داخی نوێی ناڕەزایی مامۆستایانی سلێمانی دژی نەعەدالەتی و شکاندنی شکۆی مامۆستا و ستەمی چەندین ساڵەی دەسەڵاتدارانی هەرێم گەیشتووەتە بەدەستێنانی پشتیوانی چین و توێژە جیاوازەکان لە پزیشک و فەرمانبەرانی تەندروستیەوە بۆ فەرمانبەرانی دام و دەستگا جیاوازەکان و پۆلیسی هاتوچۆ و پاسەوانی دام و دەستگا حکومیەکان کە سەر بە وەزارەتی ناوخۆن. وەک ئەوان ئێمەش سەملێکراوین ئێمە و کارمەندانی وەزارەتی ناوخۆی سەر بە پاسەوانی سلێمانی کە لە سێ هەفتامان لێ بڕاوە ئەوان لەسەر 50 و لە 120 هاتوونە سەر جادە داوای مافەڕەواکانی خۆیان نەکەین. ئەی ئێمە چۆن زۆر ئەدنەکەین نینە ئێرە ئەمە جێی شەرمە بۆ ئێمە. ئەوانەش هەموو خوشک و براو کەسی ئێمە ناونیشتیمانی ئێمەن. ئەوانەش هاوشانی وەکوی ئێمە سەملێکراوە. ئەوان کاتێ ژن بێتە ئێرە کەماندامێ بێتە ئێرە وەکو باڵەخاوە پێداویستێکی تایبەت بێتە ئێرە وەڵڵا جێی شەرمە کە منی ساق و سەلیم نێمە ئێرە بۆ هەموو ئەوانی کەش. تا دوێنێ دەرگا بە دەرگا دەپاڕانەوە لە خەڵکی کەتی ئەمڕۆ کە تێریان خوارد بۆ هیچ کەس نییان نەگەڵکی نە لە دینا دیندارن و نە لە ڕەحم و بەزەیی نە خودایان لە بیرماوە نە ئاواری گەلگەیی پەرلەمان بەو جێگا دەڵێن لەگەڵ میلەت ڕاستگۆیە نەک وەک دیوەخانی خانان بڕیار بەدەستی خۆیە وەکو چەقەڵ هاوهویە بۆ تیکەیە نانی خۆیان خدا ساڵمێک بنێرێ بزمار بدا لە ژێر پێیان. 27 ساڵە خێر و بێری ئەم هەرێمە لای دوو دەسەڵاتی حیزبیەوەیە و هەرچی بەڵێنیشیان بۆ باشکردنی ژیانی خەڵکی غەیری خۆیان بووە سەری لە قەیرانەوە دەرچووە بۆ بەرۆکی خەڵکی. لە ئێستاشدا مەیدانی ناڕەزاییەکان بووەتە شوێنی هەڵڕشتنی داخی دڵی خەڵکانێک ژیانیان لە پێناو شۆڕشی کوردایەتی تەرخان کردووە ئەوان شەهیدیان داوە و ئەو دوو دەسەڵاتە حیزبیەش خەیرەکەیان بردووە. لەو خۆی گەورە تەمەناکەم ئەو کابەیە چوومەتە خزمەتی هەڵتان ترێنێ فرێتان هاتە دەرەوە خوایە ئاهی ئەم میلەتە ئاهی ئەم شەعبە ئاهی ئەم هەموو تەلەبە و جوانەکە هەمووی لە خۆنەواری بوو هەمووی کەوتە سەر جادە دارڕزێن یا ڕەبی دارڕزێن بۆ چ سەرۆکێکن بۆ چ حکومەتێکن خوا فەت و فەناتان کە لە ڕوومان نایە بڵێن حکومەتمان هەیە ئەک دارڕزێن وڵاتان ئەگەرێکێک خۆی پیشاندان کە و کەسە دەست ئەکێشێتەوە ئێوە بە دەست ناکێشنەوە دارڕزێن بمرن لەوەتان باشترە سەرشۆڕ بن لەوەتان باشترە جا چیتان پێ نەکراوە. بەپێی زانیاریەکان فراوانبوونی ناڕەزاییەکان لە سلێمانی و ڕنگدانەوەی لە هەولێر و دۆک دەسەڵاتی زۆنی زەردی سەغڵەت کردووە بە جۆرێک پارتی بە فشارەکانی بۆ سەرباڵێکی یەکێتی دەیەوێت بە زەبری هێز کۆتایی بە ناڕەزاییەکانی سلێمانی بێنێت. ئەو زانیارانە ڕاستن بەداخەوە پێمە بەشێکی ژیتی نیشتیمانی کوردستان بە پێو هەواڵانی دەست ئێمە گەیشتووە داوایان لە هێزە ئەمنیەکانی ئێرە کردووە هێزە ئەمنیەکانی ئێرە ڕازی نەبوونەبەوە کە هێزی ئەمنیان پێم وابێ لە شوێنی ترەوە هاوردووە بۆ سەرکردنی ئێرە ئێمە نازانین ئەمە دەنگۆیە یان ڕاستیە تەمان هەر هەواڵەوە هاهێت بەڵام ئێمە سوورین لەسەر ئەوەی کە مانەوەمان لەسەر شەکان بێت لە هەڵدانی خێوەتگەی ناڕازایەتی بێ و لە ئەنجامدانی خۆپیشاندان بێ دواتر ئێمە خۆپیشاندانمان خۆپیشاندانێکی مەدەنیە. ناڕەزاییەکان لە سلێمانی بوونەتە چەخماخەی شۆڕشێکی سپی کە مامۆستا سەرشەقامەکانی کردووەتە هۆڵەکانی وانەوتنەوە و دروشمەکانی دژی دەسەڵاتیش بووەتە مەنهەجی ناڕەزاییەکان و بە پێنووسەکانیشیان مێژووی ناڕەزاییەکان لە دەسەڵاتی کوردی دەنووسنەوە کە نازانرێت ئاخۆ و بێباکیەی دەسەڵاتیش کۆتاییەکەی ڕووخانە یان وەرگرتنی پەروەردەیەکی تەندروست و فێربوونی حکومڕانیەکی عادل بەدەستی مامۆستایەکی بەشکۆ. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.